من أصل خۆم جۆم لە هەندێ برادر بوو لە کۆماندۆ و لە دژە تیرۆر ئەوانە بەیانی کرد لەوێ بوون ئێمە تا دەمە بەیانی فیشەکمان پێوە ناوە لە بەروێمان زانیوە مەلا لە زارە وەکو تۆڵەیەک لە لاهوری شێرجەنگی. ئەمە یەشێک بوو لەو بینایانەی کە زۆرترین دەرکەوتنی هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی نێوان هێز ئەمنیەکان و ئەو کەسانی لە ناو لالەزاردا بوون کە لە دوێنێ بەرەبەیاندا شەڕ و ڕوبەڕووبوونەوەیکی سەخت لێرە ڕوویە و کە زیانێکی زۆر بە پێشی ئەم بینایە کەوتووە وەک دەبینرێت کە ئەوەی کە هەبووە زۆر جار گولەی دەڵابەشی بەرکەوتووە. لێرە کە عومەری لێک عومەر حەمەفەرەش خاوەنی ئەم شوێنە گە فەرمی تێرەکە عومەر زیانەکان چەندێک ئەخەمڵێنرێنەوەی کە بەرەم بینایی جەنابە کەوتووە؟ وەڵڵی زیانەکان یعنی ئەوەی کە من لە پێشە باسمە کرد تەسەوڕمە کرد بە زواجیەکە زەرەری هێنابێ کە لە سەروی 3 ملیۆن دۆلارەوەیە. بەڵام ئێستا کە چوینە ناوبیناکە وردە و دەشمان بۆ دەرەکەوێ مەسعادەکانمان زۆر زەرێری کردووە چکە ئاربیجیەک بەرەو بۆری مەسبحەکە کەوتەوە مەسبحەکە چاکمان کردو بۆی تێستیکەین ئاربیجی بەرکەوتو و ئاوەکەی هەمووی هاتۆتە خوارەوە ئاوەکەشی کەم نیە 750 مەتر مکعبە بەسەر مەسعاد و شتەکانە اینجا فیشێکێکی زۆر بەر تەبرید مرکزیەکان کەوتۆ لە ناوە بۆریەکانی هەمووی تەقیوە بۆری مەجاری بۆری ئاو ئەمە چۆن و کەی و بە چەند چاکرێتەوە بەخوا ئەوە مەگەر هەندەسە و ئەوە ئەو شتانە خەمڵە نێبزانین چۆ بەچی چاکە بێتەوە بەڵام زیانەکان زۆر گەورن. کونی گەورە کەوتۆتە بینەکە عومەر ئەوە فیشێکی دەبابێ بەری کەوتووە؟ بەڵێ ئەوانە هەمووی فیشێکی دەبابەیە بەس قوبەکان تەسەورەکەم 15 دانی پێوە بێ واجێی بیناکە بە تێگرا لەوانەیە 30-40 دانە گولەی دەبابەی پێوە بێ بێزگە ئاربیجی و بێزگە بیکەیسی و فیشێکی دۆشکە و تقریبەن کاول بووە. منەی بینم ئەو پەنجەرەکانێک گول لە نەبڕن لەم پێشەوە چیم پەنجەرە گول لە نەبڕانە لێرە؟ وەڵا ئەوە گول هە نەبڕ نییە ئەوە دیعایەکی بۆ کرێکە گول لە نەبڕە نەخێرەوە پەنجەرەی بینای پێنجەستێرە مەفروزەوا بێ وەکو شوشەی سیارە نایلۆنێک لە بینایەتی بۆ سەیفتی ئەمان ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان شوچەیەک تەقیشکە نەکەوێت بەسەر میوانەکانە لە شوێنی خۆیان بشکێ ورد ببێ ئەگینا ئەگەر گول لە نەبڕ بواە فیشەکان ناچوونە ژوورەوە ئەوە هەموو فیشەکان چوونەتە ژوورەوە. چۆنە یان نشکەوە سەمەت دانیشان دیارە لێرەیە فیشەکانی زۆری فیشک پێوەیە ئەم دانێت بەڵام تەسەورەکە چوبێتە ژوورەوە بەڵێ پشتەکەی هەموو دیوارەکەی دیارە دیوارەکەی بووە بە بێژنگ هەمووی کون بووە بەس وەکو پێم وتی مواسەفاتی ئەو شوشە لەو شێوەیە کە کوونە بێ بەڵام ناشکێ بکەوێتە خوارەوە. کاومەر ئەو لیژنەی کە خەمڵاندنەکەیان کرد کە خەربووتان بکەنەوە ئەمان چیان پێوتون زیانەکانی ئەم شوێنی تووەیەن؟ ئەم برا بە ڕێزانە کاکشاهۆ و مجموعەیە برادر لە ئیداری گشتیەوە هاتن کاکشاهۆ جێگیری محافزە و سەرۆکی لیژنەکەیە بەس هاتن سڵاو ڕێزی کاک بافڵیان نرد کە گوایە ئامادەیە قەرەبووی ئەم شوێنانە بکاتەوە و خەمخۆرە بۆ ئەو خەڵکە و پێی ناخۆشە ئەم بینا جوانەوەی لاتووە ئەم قسانیان بە من گەیان و ئێوارەکەشی جاریشکە کاکشاهۆ تەلەفۆنی کردەوە هەمان پەیامی دووپات کردەوە ئینشاڵڵا چاوەڕێی جەنابیانین. تەسەورەکەی بە 5 ملیۆن دۆلار زیانەکان خەمڵێنرێ لای تۆ؟ وەڵڵاهی کەمتر نییە ینی تەسەورەکەم دەقە بە دەقە زیانەکان گەورە بێ ینی خۆی زیانەکە تازە ڕوویاوە بەڵام لە بەرچاوی مناکە چمە ژوورە و دەقە بە دەقەشتی تازەم بۆ دەرەکەوێ سیستەمی حەریق و سیستەمی ئاو و مەجاری و کارەبا و ئەم بەردەی پێشەوەی گران نییەوەی کە پێتان ڕووپۆش بەڵێ و بەردانە هەموو دانەدانەی لە ئێران لە مەعمەل بەردی 20 سانتیم ئەستور 30 سانتیم ئەستور ئەبرێ ئەخرێتە ژێرمەکینەوە دانە بەدانە ئەتاشرێ و ئەهێنرێ بۆ ئێرە و چاکەکرێ و دانرێ بە عملیاتێکی زۆر قورس هەمووی بەکرێن و بە شتانە بەرزەکرێتەوە. خەربۆکە دواب بکەوێ ئێوە بەنیازن چی بکەن دەستکاریەکەن دەستەکەنەوە بەکارکردنتیایە یاخود چی دەکەن؟ وەڵڵی جارێ من حاڵەتی نەفسیەتم زۆر تێکشکاوە زۆر ینی ئازار پێگەیشتووە لە مۆزوعەیە خەونێکی زۆر گەورەم هەبوو خەونەکە تقریبا نتوانم بڵم لە ئێستای لەبار برا پاش ئەوە تەسەورەکەم یعنی پێی بچێ ئەگەر نەفسێتێکی باش و تۆزە ئیسراحەت کەم حاڵەتی نەفسی و دوایەوە پارێکی باشە بێ لەبەردەستا ئەتوانرێ شت نییە چاک نەکرێتەوە لە ژیانە بەڵام لە ئێستاە ئەگەر هاوکاری و قەرەبوونەوێ بە هیچ شێوەی دەستی لێ نادەم و بەو شێوەی کە چی لێ هاتووە یعنی هیچ دەسەڵاتێکم نییە چی لێ بکەم ینی وانە ئینشەڵڵا خوا خەرەبوویە کاتەوە بۆ و بەڵێ ئەمە ئەو بینایە بوو کە زۆرترین زیانی بەرکەوت لەم ڕوبەڕووبوونەوەیە کە زۆر جار لەو بەرەوە
کاتێت دەبابەکان تووشەژیانەتەکان ئەینا بەم بینایەوە کە لێرە ڕوبەڕووبوونەوەش ڕوویدا بوو کە ئەمەر ئەوەی کە لێرە کە ئەو کەسانە هەبوون کە لە لالەزار بوون لێرەوە ئیمکان بەڵێ پێم وابێ بە حکمیەوەی ئێمە بەیانی کە هاتین قوفڵەکانیان هەمووی شکان بوو مەفرەزەیەکی ئەوان چوو بێتە ناو بیناکە و تەقەیان لە هێز ئەمنیەکان کردبێ لە ڤیدیۆگانی کەناڵەکان چا دەرەکەوێت کە بەڵێ ئەوان تەقان لە هێز ئەمنیەکان کردووە بەڵام بێزگەوە هەڵە تێگەیشتنی کەش لای هێز ئەمنیەکانەوە هەیە و لە فەیسبووکی شاسەری شوێنەکان بخوێننەوە هەمووی ئەم بینای منیان بە لالەزار زانیوە بۆیە من ئەسڵ خۆم جۆم لە هەندێ برادر بوو لە کۆماندۆ و لە دژە تیرۆر ئەوانە بەیانی کە لێوا بوون ئەمە ئێمە تا دەمە بەیانی فیشەکمان پێوە ناوە لە بەروێمان زانیوە مە لالەزارە وەکو تۆڵەیەک لە لاهوری شێرجەنگی ئیتر وتی وەڵای کاکە نەمانزانی وتی سە تۆڵەی هی منە تۆ چیت ئەی شەریکی نیت ئەی چۆن هی تۆیە ئەمە وەڵا ئەمە لالەزارە کاکە وتم کاکە وەڵا لالەزار نیە وەرە ئەوە لالەزارە لالەزارم پێی پیشان نەکە کامەیە لالەزار بەشێکی زۆر لە هێزەکە بە تۆپ و بە ئاربیجی و بە بیکەیسی ناویانە بم بینایی منەوە بە خەیاڵی خۆیان ئەمە لالەزارە حتا لە کەناڵەکان نیشا من تەلەفۆنم بۆ کەناڵی ڕوودا و کۆمەڵی کەناڵی کەش کرد بیناکەی ئێمان وەکو لۆگۆیەک پیشان نابوو کە علاساس ئەمە لالەزارە لالەزار نەبووە کە نە لالەزارە و نەڕەبتی بە و کابرایەوە هەیە من بینای خۆم و ئەوە دایرەی گەشت و گوزارە ئەیزانێ و تاپۆی ئەیزانێ و شارەوانی ئەیزانێ من عمەری وەسکارم خەڵکم ناسیە و 22 ساڵە هۆڵی وەسکارم هەیە و بە ڕەنجی شانی خۆم و عەرزەکەشی نە لە ئیستیسمار وەرم گرتووە نە لە سیاحە وەرم گرتووە عەرزی مولکی سەرف و بە پارە کڕاوە کاکە جان دەستەکانە خۆشگا مەرجان بەڵێ ئەمە ئەوە بوو کە ڕوبەڕووبوونەوەکان ڕوویدا بوو کە ژمارەیەک لەو کەسانی کە لە لالەزار بوون هاتبوون ئێرەوە لێرەوە شەڕیان لەگەڵ هێز ئەمنیەکاندا دەکرد کە زۆر وێرانکاری پێوە دیارە ئەمە وای کردووە کە خاوەنەکەی وەک باسەکە زیانەکانی نزیکەی 4 میلیۆن دلار بۆ 5 میلیۆن دلاری بەرکەوتووە کە لەبەری کە واجهی بیناکەی بە تەواوەتی وێرا بۆ هاوکات لە ناویشەوە زیانی بەرکەوتووە کە باسی کە مەلەوانگەکەی سەربانی کە زیانی بەرکەوتووە بۆیە چاوەڕوانی لیژنەکە دەکات تاوەکو قەرەبوو بکرێتەوە.